گوێگرانی ئەمە گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. جەژنی نەورۆز لە هەموو کوردێک پیرۆز بێت. ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە، ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ میلەتی کورد. 21 سێی هەموو ساڵێک جەژنی کوردانە. بۆیە لێرەوە بە ناوی خۆمان و دەستگای میدیایی کورساتەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستەی سەرجەم کوردانەکەین لە هەر شوێنێکی ئەم دنیایە و هەر چوار پارچەی کوردستانەکەین. هیوادارین ئەم نەورۆزە ببێتە مای ئاشتی و خۆشگوزەرانی و پێکەوە ژیان بەیەکەوە. ئێمە دڵخۆشین ئەم جارەش لە بۆنەیەکی ئاوا پیرۆزە بەیەوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. هیوادارین کە ئەمڕۆ بینەری پرۆگرامەکەمان بن لە ئەوەی کە تایبەتمان کردووە بە نەورۆز و تایبەتمەندیەکانی نەورۆز و جوانیەکانی نەورۆز بە جلی کوردی ئاڵۆواڵاوە لە هەموو ناوچەکانی کوردستان. بۆیە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم پەیوەند پرۆگرامێکی زۆر تایبەتان بۆ نەورۆز پێشکەشەکەین. پەیوەند سڵاو لێبێ و بەیانی باش جەژنی نەورۆزی زۆر سپاس. ئەزیزانی ئێمە جوانترین سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بێت لەم ڕۆژە بەهاریە لە دەستپێکی ساڵی نوێی کوردی لە جەژنی نەورۆزە. من گەرمترین پیرۆزباییتان لە یەکەم گرمترین پیرۆزبایی لە هەر کوردێکەکەم لە هەر شوێنێکی ئەم دنیا هەیە لە هەر چوار پارچەی کوردستان. هیوادارم لەوەی کە ئەم جەژنی نەورۆزە کە هاوکاتە لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان ببێتە مای خێر و خۆشی و کامەرانی بۆ گشت لایەک ببێتە ئەوەی کە بتوانین ئازادیەکانمان زیاتر بەدەست بهێنین بۆ هەر کوردێک کە هەیە، بۆ هەر هەموو کوردەکانی چوار پارچەی کوردستان بتوانن لەوەی کە هەموو ساڵێک بەخۆشی ئەم یادە بکەنەوە لە یەکەم ڕۆژی نەورۆزدا لە یەکەم ڕۆژی ساڵی کوردیان. ئێمە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێمان تایبەت کردووە بەم بۆنەیە بە یادی ساڵی ڕۆژ یەکەمی کوردی بۆی کە بتوانین لە هەر هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان لەوەی کە ئەم یادە ئەکرێتەوە ئێمە بتوانین ڕاستەخۆ بۆتان بگوازنەوە بزانین هەموو کار و چالاکیەکان چییە، وەکە زانینەوەی هەرکە ئەبێت بە بەهار و ئەوێت بە 23 باجل و بەرگە ئاڵوواڵەکانەوە هەموو کوردەکان لە هەر شوێنێک بن ئەیسلمێنن لەوەی کە بەڵێ کوردایەتی هێشتا لای ئەوان هەیە و گرنگی خۆی هەیە. بەڵێ بێگومان ئەمڕۆ 23 بەیانی 21 سێ یەکەم ڕۆژ نەورۆزە و لە هەمان کاتدا ئێمە هەموو ساڵێک لە 23 لە ئێوارەکەیە ئاگری نەورۆز لە هەموو چیاکان و لە هەموو ناوچە کوردیەکان ئەکرێتەوە. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە ئەمڕۆ هەم 23 کە لەگەڵ 21 سێ بە نەورۆزی کوردان دایانین. ئەم ڕۆژ ئەزانین کە ڕاپەڕینە مەزنەکە و ئازادکردنی شاری کەرکووکی خۆشەویستە. بۆیە لێرەوە سەرجەم خۆمان بە گشتی کوردان پیرۆزبایی لە کەرکووکی ئازیز و دڵی کوردانەکەین. ئەمڕۆ ئەو ڕۆژە مێژوویە کە ئەوان ئازادیان بەدەستێنا بە هاوکاری و پێشمەرگەکان و تەواوی خەڵکی کەرکووک. بۆیە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەیدان دانوێنین و ڕێز و خۆشەویستیمان بۆ خانەوادەی سەربەرزی شەیدان و پیرۆزبایی لە هەموو کوردێکی بەشەرەفەکەین لە شاری کەرکووک کە بەبێ جیاوازی هەوڵیان نابۆ ئەوەی کە بتوانن ئەم ئازادیە بەدەست بێنن. لای ئەوان دوو جەژنە، چونکە جەژنێکیان ئازادکردنی شارەکەی خۆیانە، جەژنێکیان جەژنی کوردیە. بۆیە هەمیشە و تومانە کەرکووک دڵی کوردستانە. خۆشەویستان بەرلەوەی کە ئێمە بچینە لای تەور و بابەتەکانی ئەمڕۆمان ئەزانین ئەمڕۆ ئامادەکاریەکان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئامادەکاری کراوە. من ئەوەی کە لە یەکەم ناوچۆ دەست پێ یەکەم ئاکرێ خۆشەویستە کە ماوەی مانگێکی ڕێکە ئامادەکاریەکرێ بۆ مەشغەڵەکانی ئامادەکردنی ئاگرکە لە ئێوارەیە ئەڕۆن بەرەو چیاکە و لە هەمان کادا دروستکردنی ئاڵای کوردستان بە درێژاییەکی یەکجار گەورە و قەبارەیەشی گەورە و لەگەڵ هەمان کاتیشە وتنەوەی نەورۆز ئەمڕۆ ڕۆژی نەورۆزە و هەروەها بتوانن هەمویان بەیەکەوە بە جلی کوردیەوە بە بێ جیاوازی لە پیر و گەنج و مناڵ و ژن و کچەوە هەمویان بەشدار بن و بۆ تەواوی شار و شارۆچکەکانی تر و وەلا شاری سلەیمانی لێرەش کۆمەڵێک ئامادەکاری کراوە بۆ ئەوەی کە بتوانن جەژنی نەورۆز بە بەرزی ڕابگرن. بێگومان لە سەرای سلەیمانی لە پارکی ئازادی، بێگومان لە چەندین شوێنێکە لە جادەی سالم چەندین گروپمان هەیە کە کار لەسەرم بابەتانەکەن. ئێمەش وەکو دەستگای میدیایی کورسات هیچ کاتێک جەژنی نەورۆزمان فەرامۆش نەکردووە. ئەم ساڵیش ئێمە لە ناو دەستگای میدیایی کورسات و لە گوندەکەی کورسات ئێمەش ئاگری نەورۆز بە بەرزی ڕاگرین و تەواوی کارمەندانیشمان لێرە ئامادە ئابین و لێرەش چەندین
گروپی تر لە ناو شاری سلەیمانی و لە شار و شارشکەکانی تریش بێکمان ئاگری نەورۆز ئەکرێتەوە بۆیە ئەم جەژنە جەژنی کوردانە هەمومان بە دڵخۆشی و پیرۆزبایی لە یەکتر بکەین هەمومان بە دڵخۆشی و بەجلی کوردی و ئاڵواڵاوە بتوانین سەردانی یەکتر بکەین ئێوارە و کاتە خۆشەکانمان لەگەڵ یەکتر بەسەربەرین هیوادارین کە ببێتە مای خێر و خۆشی و هەموو کاتێکی شەڵێم پێکەوە ژیان و ئاشتی بێت. اینجا لەگەڵەوە شاکە ئێمە چەند ڕۆژێکە ئەبینین کە لە ناوچە جیاوازەکانی ڕۆژهەڵات لەوێ بە جیاوازتر ئەم یادە ئەکرێتەوانێ لەوەی کە بە هەزاران کەس لە یادەکانی نەورۆزا لە ناوچە جیاوازەکانە بەشدار ئەبن کە ئەتوانن بڵێن بۆ ماوەی نزیکی هەفتەیە کە ئەوان دەستیان کردووە بە مەڕاستیمەکانی نەورۆز کە هەمیشە ئەبینین لەوەی کە لەو ناوچانەی ڕۆژهەڵاتدا بە شێوازێکی زۆر گەرم و گورتر بە جیاوازتر لە هەموو ناوچەکانی دیکە ئەم یادە ئەکرێتەوانێ ئێمە ئەم ڕۆژانەیەش لەسەر ئەو ناوچانە وەرەگرینەوەی کە بزانین چونکە وەک ئەزانین لەوەی کە یادی نەورۆز ڕاستە جەژنەکە تایبەتە بە کوردان بە یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی کوردیە بەڵام لە چەندین وڵاتی دیکەش و لە ناوچە جیاوازەکانی دیکەش ئەم یادە ئەکرێتەوە بەڵام لە هەر شوێنێک بە شێوازێکی جیاوازتر ئەم یادە ئەکرێتەوە جۆی لای خۆمان بەکردنەوەی ئاگرەکە و بە پۆشینی پۆشاکە کوردیە جوانەکانی خۆمان کە هەمیشە ئاڵێن هەرچ بۆنەیە کە هەیە کاتێکەمە بۆ پۆشاکە کوردیەوە بەشداری تیا ئەکەین ئەبێ بە بۆنەیەکی تایبەتە چونکە پۆشاکێکە مورکی نەتەوایەتی و ڕەسەنایەتی خۆمانە بەڵام کاتێک کە وردە نزیک ئەبینەوە لە مانگی سێ و لە بەهار هەستەکەی لەوەی کە جۆش خۆشێکی دیکەی پێوە دیارە جا لەگەڵەوەی کە ئاماژەشت بۆ کرد لەوەی کە ئەمڕۆ ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی شاری کەرکووکی خۆشەویستە ئێمە هەرکە ئەبێت بە مانگی سێ لە پێنجی سێوە هەر ڕۆژە و ئازادیەک و بەرقەراربوونی ئاشتیەکە و ئەم هەرێمی کوردستانە هەر لەوەی کە لە دەواازەی ڕاپەڕینەوە دەست پێ ئەکات و هەموو ڕۆژەکانی دیکە بۆ ئێمە لەوەی کە ڕاپەڕینەکە کە ئەمڕۆ ئێمە بە ئازادی لێرە دانیشتون و قسە ئەەکەین و پرۆگرام پێشکەشەکەین وەکاری ئەم ڕاپەڕینەیە کە لە پێشتر ئاکراوە. بەڵێ ئەمڕۆژ ئێمە ئەم کابینی لە پشمانەوە هەروەکو شەو دەرەکەوێت ئەمڕۆژ هەورە بە پێکەش و هەوا لە شاری سلێمانی لەوانەیە ڕێژەیەک بەهارە ناڵێن بە بەردەوامی بارانەبارێ ئەوەشیان بە دەستخوای گەورەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە قەلەق نەبین لەوەی کە جلی کوردی لە بەرکەینیان لە بەر نەکەین خانمانڵی کێشەمانەیە قژمان تێکگەچ یاخود جلەکانمان تێک پیاوانەڵێ وەڵی کڵاش لە پێ ناکەم لەوانەیە گرفتمان بۆ دروست بێ بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە ئێمە ئەم ڕۆژەمان لە بیرکەین یان ئەم ڕۆژە بڵێ ناتوانین بینی دەرەوە نە جلی کوردی هەر جوانی خۆی هەیە لە ساڵانی ڕابردووە باران بۆ بەفر بووە باو باپیرانمان هەر جلی کوردیان کرد هەموو شتێکیان کرد بە جلە کوردیەوە ئەمڕۆژی وادارین کە کەش و هەواکە ڕێگە بدات کە بتوانین ئەو چالاکیانەی کە ئامادە کراوە بتوانین بە بەرزی ڕای بگرین لە درێژەی چالاکیەکانە ئەمڕۆ پێمان خۆشە سا هاوکارمان سۆنیامان لەگەڵایە لە سلێمانی و بابزانین ئامادەکاریەکان چییە چی ئەکرێ بۆ ئەمڕۆ سۆنیا جەژنی نەورۆزت پیرۆز بێ بێکمان لەوانەیە هەر لەناو دەستگای لەناو لادەکەی کورساتە ئەو گوندەی کە سەرەتا ئاماژەم پێیا کە ئێمە ئامادەکاری بۆکەین هاوکارانمان کە لەوێ ئێمە ئاگرەکە ئەکەینەوە و بە وتنەوەی نەورۆز ئێمە هەمومان لەوێ بەشدارە بین بەڵام بابزانین لەوێ چۆن ئامادەکاریەکرێ سۆنیا سڵاو لێ بێ و بەیانی باش جەژنی نەورۆز پیرۆز بێت. سۆنیا سڵاو لێ بێ بەیانی باش جەژنی نەورۆز لێ پیرۆز بێت. بەڵێ سەرکۆ پەیوەند بەیانیتان باش بەیانی بینەرانی ڕۆژێکی نوێ باش جژنی نەورۆز جژنی کوردان لە ئێوە و لە تەواوی بینەرانی خۆشەویست پیرۆز بێت هیوادارین جژنێکی خۆشی و شادی بێ بۆ هەموو گەلی کورد و پێدەچێت ئەگەر لە وێنەکانەوە دیار بێت کەمێک کەشەکەی ساردی کردووە پێدەچێت کەمێک باران ببارێت بەڵام ئەمە واناکات کە جژنەکە هاوڵاتیان لەکردنەوەی ئەم جژنە سارد بنەوانێ من ئێستا لە ناو گوندی دەستگای میدیایی کورساتم لێرە وەک دەبینن لە پشتی منەوانێ ئامادەکاریەکان کراوە بۆ ئەوەی لە دوانیوەڕۆی ئەمڕۆیە دەستگای میدیایی کورسات سەربەسەرجەم کارمەندەکانیەوانێ ئاگری نەورۆزی کوردان بکاتەوە لە نێو حەوشەی دەستگای میدیایی کورسات وەک دەزانین دەستگای میدیایی کورسات وەک نەریتێکە کە ساڵانە لە نێو دەستگای میدیایی کورساتە ئاگری جەژنی نەورۆز دەکرێتەوانە لە ئێوارەی 23 هەموو ساڵێکدا و بە کۆمەڵێک چالاکی پێشوازی لە هاتنی جژنی نەورۆز دەکات. بۆ ئەم ساڵیش ئامادەکارەکان وا دیارەکە کراوە کە دوو هونەرمەندی خۆشەویست من نامەوێت لێ سێ ئاشکرێکم ئەو دوو هونەرمەندەکەن بەڵام دوو هونەرمەندی خۆشەویست بەشدارە بن لە کردنەوەی ئاگری گوندە جوانەکەی دەستگای میدیایی کورساتە ئەمە ئاماژە بۆەوەش بم کە دەستگای میدیایی کورسات بەس لە ناو گوندەکەی خۆیان
چالاکی ئەنجام نەداوە بەڵکو چالاکیەکانی دەستگای میدیای کورسات پەلی هاویشتووە بە خۆشحاڵیەوە بۆ ناوچەکانی دیکەش وەک دەزانین لە ئێوارەی ئەمڕۆیە لە ناو پارکی ئازادی شاری سلێمانی چالاکیەکی گەورە ڕێکەخرێکەویش بە سپۆنسەری دەستگای میدیایی کورساتە هەروەها لە شەقامی سالم وەک نەریتێک کە ساڵانە دەستگای میدیایی کورسات بە هاوکاری لایەنەکانی دیکە ئاهەنگی خۆشی و شادی پێشوازیکردن لە جژنی نەورۆز ساز دەکات ئەویش بە بەشداری بێگومان کۆمەڵی گۆرانی بێژ و هونەرمەندی دیار کە گۆرانی و میوزیک پێشکەشەکەن و بە چەندین چالاکی جیاواز یادەکە دەکرێتەوانە هاوڕێیان ئێستا باران دەستی پێکرد لە نێو شاری سلێمانی و بەتایبەت لە ناو گوندەکەی کورسات ئەمێ باسێکی تر لە یەکێکی تر دیکە لەو چالاکیانە بکەم کە ئەمڕۆ هەر لە ناو شاری سلێمانیە بەڕێکەوە دیارە چالاکیەکان زۆرن بەڵام لە مامەیارەش وەک نەریتێکی ساڵانە بە شێواز و دەستورێکی کوردانە و کللتوریانە یادەکە دەکرێتەوە پیرەمێردێت و کۆمەڵێک دەستوری کوردەواری بەکارێنن لە یادکردنەوەکەیە ئەویش لە مامەیارەیە بێگومان ئەویش لە چالاکیەکەی مامەیارەش کە سەعات دوونیوی دوانیوەڕۆی ئەمڕۆیەت ئەو چالاکێش بەڕێوەچێ بێگومان دەستگای میدیایی کورسات لەو چالاکێشە هاوبەشە و بۆ بینەرەکانی خۆی دەگوازێتەوانم و دیارە چالاکیەکان زۆرن لە سەعات هەشتی شەویشدا بە کۆمەڵێک مەشخەڵەوە ژمارەیەک لە شاخەوانە خۆشەویستەکان دەچنە سەر چیای گۆیژە و مەشخەڵی جەژنی نەورۆز هەڵ ئەکەن و وەک سمبولێک بۆ هاتنی جەژن و نەورۆز و کردنەوەی ئاگر لەسەر چیای گۆیژە ئاگری نەورۆز دەکەنەوانم بێگومان کۆمەڵێک بازاڕی دیکە هەیە کە لە نێو ناوەندەکانی سلێمانیا کراونەوە ئانیش بە شێوازی جیاواز هەموو لایەنەکانی دیکە بە چەند چالاکێکی جیاواز یادەکە دەکەنەوانێ و هیوادارین جژنێکی خۆشی و شادی بێت بۆ گەلی کوردڕاستە ئەم ساڵ جژنی نەورۆز ئەو 2 ساڵە ئەکەوێتە مانگی ڕەمەزانی پیرۆزەوانێ بەڵام ئەمە وای نەکردووە کە جەژنەکە پشتگوێ بخرێچکۆ زانین نەورۆز و کردنەوەی ئاگر لە 23 وەکو سمبولێکی کوردی لێ هاتۆ و کوردان لە هەر 4 پارچەی کوردستان ئەم یادە دەکەنەوە لەو ڕۆژەدا بە پۆشینی جلوبەرگی کوردی بە شێوازێکی زۆر جوان و کوردانە پێشوازی لە جەژنەکە ئەکەن و هەر کەسە و لەلایەن خۆیەوە بە شێوازێکی خۆی گزارش دەکات لە خۆشی و شادی خۆی بەهاتنی وەرزی بەهار و جەژنی کوردان. پێمان خۆشە پێمان بڵێ سۆنیا کە ئێستا بینین ئەوەی لە پشتەوەیە ئەوە دارەکانە ئامادەکراوە بۆی کە بتوانین ئاگری نەورۆز بکەینەوە لە ئێوارەیە لەو کاتژمێرانەی کە دیاری کراوە لامان کاتیشان لە پشتەوە بینیم مەسەبۆشت دانراوە ئەوەی ترەتوانین گۆرانی وشت هەبێت و هەمومان بەیەکەوە بە جلی کوردی وەگەر باران ڕێگەمان بە هەمومان هەڵپەڕین ئەمڕۆ بەڵێ سەرکۆل ئێستا بارانێکی زۆرە بارێ لە ڕاستیەکە ئێمە لە گوندەکەی کورساتین بەڵام خۆتەزانی بارانی بەهار وتێکە لە بارانی بەهار خەیاڵی خاوە چەند ببارێ خۆرەتاوە دەشێت لە دوانیۆڕۆی مرە کەشەکە خۆشتر بکاتەوە و خۆر دەرکەوێ بەڵام ئیتر ئەویش خۆی گەورەی زانێت بەڵێ لە ئێستاە ئامادەکاری کراوە ژمارێکی زۆر لە داردانراوە تاکو بتوانن لە ئێواری ئەمڕۆیە بە بەشداری کارمەندە خۆشەویستەکانی دەستگای میدیایی کورسات و هەموو سەرجەمە و کارمەندانەی کە لێرن و میوانەکانی کارمەندەکان ئاگری نەورۆز بکرێتەوانە بەڵێ پێدەچێت گۆرانی و میوزیک لێرە بەڕێوە بچێت و پێشکەش بکرێت و چەندین چالاکی جۆرا و جۆر بۆیە بە بینەرەکانی دەستگای میدیای کورسات ئەم چاوتان لەسەر دەستگای میدیای کورسات و شاشەی کورسات بێت ئەمڕۆ کورسات بە تایبەت هەموو چالاکیەکان لە تایبەت بە جژنی نەورۆز بۆ ئێوە خۆشەویستە گوازێتەوانە سەرکۆبارانێکی زۆرە بارێ لێستا بەڵێ زۆر